بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێ من یادگار فایقم لە زنجیرە بەرنامە تایبەتەکانمان تایبەت بە دۆخی کوردستان هەنگاوەکانی حکوومەتی هەرێم بەردەوامین هاتوینێتەوە خزمەتتان بۆ ئەم جارە تەوەرەکەمان دیاری کردووە بە خەمێکی دیکەی وڵاتیانی هەرێمی کوردستان کە چەندین ساڵە خەمە و هێشتا چارەسەر نەبووە بەڵام ئێمامانەوێت لەم بەرنامەیە بزانین هەنگاوەکان بە چه ئاراستەیە کە ڕۆن تایبەت بە سێکتەر و کەرتی کارەبا لە هەرێمی کوردستان چاکسازیەکان چکە چاکسازیەکان خۆتان نەزانن بواری جیاوازە گرێتەوە یەکێکیش لەو بوارانەی یەکێک لەو سێکتەرانەی کە پێویستە چاکسازی تیا بکرێت کەرتی کارەبایە لە هەرێمی کوردستان هەنگاوەکان بە چه ئاراستەیە کە ڕۆن وێستگەنوویەکان بڵێن چ کاریگەریەکیان دەبێت لەسەر زیادکردنی ئەو کارەبایی کە بۆ هاوڵاتیان دابین دەکرێت ئەو تەجاوزات و زێدەڕۆیەکان کە لەسەر کارەبا هەبووە پێوەری زیرەک بەرهەمهێنان خواست زۆر بابەتی مۆلیدەکان زۆر بابەتی دیکە کە ئێمەم شەو لەگەڵ جەنابی وەزیری کارەبا ئەندازیار کەمال محەممەد قسەی لەسەر دەکەین بە سوپاسەوە بەڵام بەر لەوەی داخلی تەوەرەکانی گفتوگۆی ئەم شەومان بین هاوکارم ئەحمەد عەبدوسەمەد پاکێجێکی پڕ لە زانیاری بۆ ئامادە کردوین بۆ ئەوەی بەرچاومان ڕوون بێت پاشان دەست بە بەرنامەکە دەکەین لەگەڵ جەنابی وەزیر. کۆنتڕۆلی دووە براکەم بە لۆتان زیاد دەبێت تەنها 15 مێگەم بۆ تەخلیص کۆنتڕۆلی کارەبای هەرێمی کوردستانە. لێرە کۆنتڕۆلی پێدانی بەشە کارەبای نیشتیمانی هەرێمی کوردستان دەکرێت. لە ڕێگەی ئەم بڕێوەبەرایەتە گشتیەوە وەزارەتی کارەبا لە دوای وەرگرتنی کارەبای بەرهەمهێنرا و لە وێزگەکانی بەرهەمهێنانی کارەباوە بەسەر هاوڵاتیان دابەشی دەکات. بە پێی ڕێژەی بەرهەم هاوڵاتیان سوود لە کاتژمێرەکانی کارەبا نیشتیمانی وەردەگرن کە ئێستا زیاترە لە 14 کاتژمێر لە کات و بارودۆخێکی ئاسایی و بێکێشەدا. لەگەڵ ئومێد ئەحمەد بەڕێوەبەری گشتی کۆنتڕۆلی کارەبای هەرێم قسە دەکەین لەبارەی ڕێژەی بەرهەمی کارەبا و دەپرسین ڕەوشی ئەمساڵ بەراورد بە ساڵانی پێشوو لە چ ئاستێکدایە. وێزگی خەباتی هەڵمی بە سەرپەرشتی جەنابی ڕئیسی حکومەت و وێزگەیە کرایەوە کە بەتوانای 300 مێگاوات کار دەکات یەکێکە لە پرۆژە استراتیژیە گرنگ و نیشتیمانیەکان لە هەرێمی کوردستان کە وێزگەیەکی خۆماڵیە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کارەبایە تواناکەی 300 مێگاواتەوە بەناوی ڕەش کار دەکات و ژووری سی تەمەنی کە توانای ئەو بەرهەمەی ئەو وێزگەیە ئەکاتە لە سەدات دەی توانای بەرهەمهێنانی هەرێمی کوردستان کە لە ئێستادا 30,000 مێگاواتە بە دڵنیایی ئەمە جگە لە مێگاواتەکەی یان جگە لە ئەو توانای بەرهەمە کە ئەو ڕێژەیەشی گەورە و بەرچاوە کە ڕەنگە کاریگەریەکانی لە زیادکردنی بەرهەم و لە پڕکردنەوەی پێداویستەکانی هاونیشتمانیان بە تایبەتی لە وەرزی هاوینە گرنگی خۆی هەیە و کاریگەری دەبێ. ئێمە بەراوردکاریەکمان کرد لە بینی بۆ نمونە ساڵی 2019 حکوومەتی هەرێم لە بین دوو کابینەیە و بۆ ساڵی 2020ش ئێمە توانیمان 2 ساعت و چارێکە کارەبا زیادکەین و نزیکی 400 مێگاوات لە ڕووی بەرهەمەوە زیادکەین و کاتەکانی بوون کارەبا و بەرهەم بەڵام ئەمە هێشتا ئاسی تەمۆح نەبوو بەداخەوە یانی ئێمەمی کە ڕوبەڕوو بووینەوە لە دەرەوەی حساباتی هیچ کەسێکمانە نەبووە لە دەرەوەی حساباتی زۆربەی خەڵکی پسپۆڕیشانە بووە ئێمە و گوزارەتی کارەبا دوو فاکتەری زۆر گرنگ بۆ ئێمە مهمە یەکیان مەوزوعی پارێویتیان کاتە کاتێک ئەمە پارەمان پێبێ و لەو کاتەشاکە ئەمانەیە پلانەکانمان جێبەجێ کاتی خۆیان بێتەوە بزەبەت ئەزانین لەو کاتە بڕیار بین چەند بەرهەم هەیە و چەند ساعت کارەبا ئەبێ بەڵام سەرباری هەموو ئەوانەش ئێمە جارێکی تر بە پلانی خێراتر و بە زوو مڕاجعکردنەوەی با بڵێن واقعی سیستمەکە و پلانە خێراکان توانیمان ئەمەی کە ئێستا هەیە پێی بگەین و هیوادارین کە فاکتەرەکانی تر و ئەو پێداویستیانی تر کە دەبنە مایەی زیادکردنی بەرهەمەکە و زیاتر جێگیری سیستمەکە لە ئایندەیە بۆمان دابین بکەن هەتا بتوانین ئیشەکانی خۆمان جێبەجێکەین. لە هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی توانای بەرهەمهێنانی ڕێژەی پێویستی کارەبا لەلایەن وەزارەتی کارەباوە کە زیاترە لە 5,000 مێگاوات بۆ ئەم مەبەستە هاوڵاتیان سوود لە سەرچاوی دووەمی بەرهەمهێنانی کارەبا وەردەگرن کە بریتیە لە مۆلیدەی گەڕەکەکان بۆ ئەو مەبەستەش
لەگەڵ سەرۆکی لێژنەی کاروباری مۆلێدە ئەهلیەکانی پارێزگای هەولێر قسە دەکەین. مۆلی ئەهلیەکان ڕۆلێکی گرنگیان جێڕایە دابینکردنی کارەبایەکی باش بۆ هاوڵاتیان کرد ئەو کاتانی کە کارەبای نیشتیمانی نەبووە. ژمارەی مۆلی ئەهلیەکان ئێستا لە سنووری پارێزگای هەولێر ئەوانەی کە مۆڵەتیان لای ئێمە هەیە 2000 مۆلدەمان هەیە با بڕێن بە پێی قایمەی کە لای ئێمە یاداش کراوە و هەر یەکەوە بە پێی حەزمی خۆیانی حەزمەکان جیاوازن. هەموو مۆلدەکان ئێستا پێوەریان لەسەردانرای لە هەموو شاری هەولێر هەر مۆلدێک بە پێی پێوەرەکەی خۆی کۆتا مانگ لیژنەی تایبەت دەخوێنێتەوە لە هەمان کاتدا خشتێک لە کۆنتترۆلی کارەبای هەولێر وەردەگیرێ سێم ڕێگاش کە بۆ ئێمە کۆنتترۆلی پێوەرەکان بکەین پێوەری تایبەت لە ئەو گەڕەکانی کە پێویستە لە مۆڵەگەیان لە دوکانێکیان لە مالێک پێوەری باڵێن زیاتر دانرایلەوەی ئەوانش دەخوێنێتەوە ئیتر بە دیار دەکەی ئەو مۆلیانە چەند کاتژمێر ئیشیان کردە بە جۆری ئەو کاتژمێرانە نرخەکانیان لۆ دیار دەکرێت. مەوزوعی کاتمکردنی مۆلەکان بێدەنگکردنی مۆلەکان بڕیار بوو کە لە یەکی 5 کۆتایی پێبێ بەڵام بەهۆی کەرەنتینکردن و ئەو وەزعی کە هاتە پێش ئیتر نەتواندا پرۆژەکە باڵێن جێبەجێ بکرێت ماوەکەیان بۆ درێژ کراوە تا یەکیدا. حکومەت و وەزارەتی کارەبا بە شێوەیەکی بەردەوام لە هەوڵی زیادکردنی بەرهەمی کارەبان لە هەرێمی کوردستان بۆ هۆیشەوە سەرەڕای قەیرانەکان لە هەوڵی کردنەوەی وێزگەی زیاترن بۆ خواستی پێویستی کارەبا کە ئێستا ڕێژەی بەرهێمنانی کارەبا 3300 مێگاواتە. بە وتەی شارەزایان و پسپۆڕانی کارەبا هاوڵاتیان بە بەکارهێنانی کارەبا بە گوێرەی پێویستی دەتوانن هاوکاری حکومەت و وەزارەتی کارەبا بن بۆ بەرزکردنەوەی کاتی پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان. بەڵێ عزیزان سوپاس بۆ هاوکارە مەحمەد و تەواوی ئەو بەڕێزانەی کە لە پاکێجەکە قسەیان کرد. من وەکو ئاماژەم پێدا بۆ ئەم بەرنامە تایبەتە میوانداری جەنابی ئەندازیار کەمال محەممەد وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستانم کردووە. زۆر زۆر سپاستانەکەم سپاس بۆ ئەم دەرفەتە. گەر لە نوێترین بابەت و ینی چۆن بڵێ تەوەرەوە دەست پێ بکەین کە تایبەتە بە کارەبا ئێوە لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و لایەنەکانی دیکە کە بەشدار بوون لەم پرۆژەی کارەبای 300 مێگاواتی هەڵمی خەباتان کردەوە. ئەم پرۆژەیە لەم کاتی قەیرانە لەم کاتێک کە قەیران بە شێوە جیاوازەکانی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بەڵام دوای کردنەوەی بڵین پرۆژەی ڕێگای 100 مەتری لە سلێمانی پرۆژەیەکی دیکەی گرنگی استراتیژی دەکرێتەوە کە پرۆژەی کارەبای خەباتە. ئەمە گرنگی چییە و چ کاریگەریەکی دەبێت؟ زۆر سپاس کاک یادگار. پڕاستی پلانین وەزارەتە کارەبێ ئەوەکی بژین هێدی چنە قویناغا جێبەجێکردنێدا شواناژی ئەو بکوت ئەف وێزگەها هاتیە vekirن هەرچەندە ئەف وێزگەها سیهی نه 2013 ئەف گرێبە ساحات بووکردن دوی فەورێ کەفتە ناوبەرە وەزارەتە سامانێ سروشتی و کۆمپانیا KNOC-یا کوری نفتا کوری و پارێوی پرۆژەی لێرە هات بۆ دابینکردن ئەف گوژمێ پێتویژی 564 ملیۆن و 483 هزار دلار بووینە. ئەف گرێبەستە هەتا حەدێک گیرۆ ببوو هەندێک وەکی بژین ئەسباب هەبوون کێشە هەبوون ئەو ژیێ 2014 شەڕێ داعش ئێکش ئەسبابا بوو هەروسا هەندێک کێشە دیترێت فەلا حال دەوروبەرە vê deverê bes destpêka kabînê em li heyva 6 yanî li heyva 8 çendîn seredan me kirin bû sê caran heta gel qunsulê Kurê bixwe jî me înane li ser xat yanî fişareka mezin me yê xistê çunkî pêtiviyên Herêma Kurdistanê li ser karebê dixwaste hindê ku tu berhemî zêde bikey û nêzîktirîn meheta ku em şên me mifajê wergîr bît ev mehetal berdest bû lewma me wekî bêjin fişareka mezin ê xistet ser kompanyê û elhemdullah duhê prêwrismekê ku hazîrbûna cenabê serokê hikûmetê û cenabê cêgirê û gelek mêvan amade bûn û duhê ev meheta wehdeyekiya keftiyetkarî da ku 105 megawatê dikare bêne wehda duyê jî ev rû tîmekê duyê ji Koryayê gihiştî saet 6 gihiştine matarî û ew jî çûne mehetê yanî umêdin xilalê sê-çar rojî dîtirê wehda dîtirê jî bikeftetkarî da bes tinê ev piştî ku ev wehde keftiyetkarî da û heta nike kartêkirina wê çi bûye çil deqîqe dikare bê yanî zêdetir heke em
روجا دەست ینی بکاربوون و هەتا ئەبرو چل دقیقای فەرقەکەگیری بۆی بینەران ئەمە خاڵێکی گرنگە هێشتا نیوەی وێزگەکە توانا و تاقەی وێزگەکە کەوتۆتە گەڕ کە 150 مگاوایتەکەی لە کۆریاشەوە خەڵکی دیکە و پسپۆری دیکاتون بۆی وردە یەکەکان و وحدەکانی دیکەش بخەنەگەڕ بەڵام تەنها بە نیوەی توانای خۆی لە دوێنێەوە تا ئەمڕۆ کارەبا لە هەرێمی کوردستان 40 دقیقە زیاتر بووە ئەبێت تەنها وەکی بژن وحدە دوێژی هەفتیا بێتدا ئەوش دێکەویت یعنی ئەم تەوەقعاتکەن ساعت و نیف هەتا 2 ساعت سەرانسەری کوردستانی هەمی وەکی بژن کارە بەرە باشتی بچیت چونکی دانانە محەتایەکی هەر جهەکە هەبیت ji ber ku torên Herêma Kurdistanê hemî pêk vedgirê dayne vêca her cihekê hebît her parêzgehekê rêja xwe ya hey bû nimûne واتە ڕێژەکە بە عەدالەت دابەشە بێت ew rêjeş çi derketiye taban me du werzê tê em testî têda dikin kuanê xwasta her parêzgehekê çend e il bihar û pahîza ev tê tekirin çünkü wê fetrê xwast ser karebêkên bît ew kareba me hey em şên 24 saata fûl dene her parêzgehekê ka xwasta wê de çend derkevît bû nimûne hevlêr çilûdûye duhok 24 ve Silêmaniyê 33.4 e taban ew 33.4 4.7 ya germiyan e yanî li dû vê rêjê yanî heke em behsê 100 megawata bikin manayê 42 megawatt beriv hevlêr kevin 24 beriv duhok kevin 33 beriv Silêmaniyê dikin lewma em xelkê xwe dilniya dikin her berhemênanekil her cihekî zêde bît şebeke hemî êke xelkek hemî îstîfade jê dikin باشە خۆی عادەتەن لە هەرێمی کوردستان دۆخی کارەبا لە دوو کاتە خراپە بوو یەکێکیان لە مانگەکانی هاوین و بە تایبەت لە تەمموز بوو ئێستا ئێمە لە ناو تەمموزداین لە ئێستاە دۆخی کارەبا لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە و ئەو کارەبایی کە بۆ هاوڵاتیان ڕۆ بە شێوەیەکی ڕۆژانە دابی نەکرێ بە شێوەیەکی نزبی و ڕێژەیی و بە معدل چنێکە بەێ ئەبخوا کاکی یادگار دوو وەرزە خوا سەرکارە بێگەلە زێدە بیت هاوینە هەکە ئەم بەحسێ نوکایە ئەڤرۆ بکەن ئەم محتاجی 4000 مگاواتێت کارە بێ باش ما هەتا بەری دو ڕۆژەژی ما 2900 هەبوون 2950 هەبوون بەس پشتی ئەف وحدادی کەفتێت کاریدا بێگاوێ 3150 مگاواتن ئەvە ئەف کارە بەمە هەی ئەم شێن بێژن نابەرا 15 بۆ 16 ساعتا ئەمێ کارە بێ دەنە خەلکێکی و ئەف خواستە ژیل دی وەرزاتێتە گوهارتن یعنی هەکە بەهار و پاهیزا چێت بێت هەتا 2500 زڤستانê هەتا 6000 ژی بلندت بیت باشە خواستەکە وتت نزیک لە ئێستا نزیکی 4000 بەرەمێنانەکە ینی نزیک نەبووەوە ئەم وێزگە تازەیە چ کاریگەریەکیە بێ لەوەی کە ینی کارەبا بۆ نمونە لە 14 ساعت و 15 ساعتەوە بیبا بە بەرەو 7 ساعت و 8 ساعت ئەمە ممکنە؟ ئەف وێزگەهەیە چ گۆڕانکاری سەرکردی ئەمە گوتیمە 2800 مگاوات هەبوون ئەvە 300 مگاواتێت کارە بێنێ ینی بەرهەمێ کوردستانی 10 ساڵێ دێزێدەتر لێت ئەف 10 ساڵێ ئەم تەوەقع ساعت و نیوە هەتا 2 ساعتك و کارتێکردن لەسەر دەمژمێرێت هەبوو ناکارە بێ باشە بۆی بچینە سەر خەمە جددیەکان خەمە سەرەکیەکان یەکێکی دیکە لە خەمەکانی کارەبا ئەوەیە کە لۆس هەیە با بڵین بە فیرۆچوون هەیە خەسارەتێکەیە لەو کارەبایە کە ینی باس لە ڕێژەی لە 144 کارەباکە دەکرێت کە دەفەوتێت بزر دەبێت بە چ میکانیزمێک ئەم بزربوونە ینی کەم دەکرێتەوە بزربوونەکەەوە کارەکەی تەکنیکیە یان هۆکارەکەی تەجاوزات و زێدڕەویەکانە بەێ طبعاً دوی داتای 2019 44 سادێ کارەبامە نەهاتیە خواندن باش نهاتیە خواندن دوی ستانداراتێت عالەمێ هەمیە 8 هەتا 12 سادێ ئەvە مەقبولە یعنی ئەکەم بێژن 44 12 ژێڕاکە معناوی 32 سادێت مینیت ئەف 32 سادێ نە معناوی هەمی دزیە چونکی فەرقە gelê cara rênmayetme wekû hikûmeta herêmê rênetdan bû nimûne xaniyek yan îmareyek yan dikanek yan mezrayek serpêçiyê hate avadankirin heke seneda tapoyê ev ê neba teعlîmata rênet dame ku em mîzaniyê bidanin ev ê taqê em hesab bikin belê ev jî her dûv ku çawa cenabê te her destpêkê behsê çaksaziyê kir
ئێکیش چاکسازیە وارێ کارە بێدا مەلڤێرێژیە کردی ئەو ژی ئەوە و اتفاق گەل وەزارەتە داد و وەزارەتە شارەوانی و وەزارەتە کوشتۆکالی مەپێک بەوە کۆمیتەیەک ڕازیبوونە ئەنجومەنی وەزیران ڕێدامە و ئەم بۆڤژی میزانیا بدانن ویجە چێ ئاو بچێ کارە بیبیت فیسەبیل ئەم زانن کانێ ئەvê پێک هاتێ چەند کارە بر بەس ئەvە نەمەعناوێ وەختێ مە میزانی دانا مە شەرعیەت دا ku ev bînate duristiyê hatiye avakirin nexêr ew îcraeka diyetinê ev e bo hindê ku em zanin kanê çend kare medaye yan çend av medaye ev e êkî şwan babeta bûn yê dîtirê gelek şwan ev kem pêt awara yanî duhokekem behskem bîst teqrîben 23 kem vêgavê man berîn ke 26 bûn li hevlêr me yetmayên Silêmaniyê me ev jî kare bêt bend mîtera ranaçin ev jî bîte sebebekî dîtirê yê ku ew belê her wisa berokê şerî ku berînîke sunûr gelek berfira bû yanî hekem sunûn û rabîa û zumar û bê kelek û xazir û ev hemî kare bi çû dîsa ev êkî sebeba bû yanî ew mîzanî nehatîne çunkî وقتی از میزانی بدانم و از سرناوکی بدانم سر یعنی سری هایی از بجم او میزانی فلان کسیه هنده پاره تاتین اوجی یکی سبب آبو بس عام هکتو لیگ ودی از توقع 25 صادت کم و یک لسر چواره کرد بله 25 صادت کارب تاته برزکرین لو ما وکی بجن محاوله کدیا دای و از قناعت کا باجیا هی کودی سرکفتی بن بۆ چارە سەرکی ناوێژی وشەڵا وەختێکی نێزیک دێنە سەرباسی چارەسەرکردنەکەش یان بەدیل چییە بۆ ئەم بابەتە بەڵام پێش ئەوەی بچینە سەر باسی چارەسەرکردنەکار بە قسەکردن لەسەر تەجاوزات و زێدەڕۆیەکان لە ماوەی ڕابردوو لە هەولێر بینیمان کۆمەڵێک هەڵمەت کرا بۆ بڕینی کارەبا ینی ئەوەی کە بە دزیەوە برابوو بە نایاسایی کارەباکەی بردبوو سوودی لێوەرەگەت هۆتێلی تیابوو ماڵی تیابوو دوایەوە هەنگاوەکان وەستان ئێمە چاوەڕێمان کرد وەکو ڕاگەیاندن یان وەکو هاوڵاتیەک چاوەڕێمان کرد ئەمە لە دهۆک بکرێ لە سلێمانی بکرێ لە گەرمیان بکرێ لە هەڵەبجە بکرێ لە ئیداری ڕاپەڕین لە تەواوی شارەکان لە هەر شوێنێک تەجاوزات پێشێلکاری بەرامبەر بە کارەبا کرابوو کە ئەمە بەشێکە لە مڵکی گشتی مڵکی هەموو هاوڵاتیەکی کوردە قەتع بکرێت و ببرێت و تەنانەت سزاش بدرێن بەڵام هەنگاوەکان وەستاون یان ئێمە نایبینین کاک یادگار تو آخرناتا صد ازلگلم بس اوه بری یعنی کو اوه اف حمله الهفلیر جی چه بوی بری نکجی الهفلیر و سلیمانیه و گرمیان بردوام هبو بس نب و قوته بس اوه کو دست پیکری زوستانه چونکی وکی بیجن ساعت کاره به هبونا کاره به گله هات نخواره نچار بون کو ام هندک پنگاوا پاورجن ایک شوان پنگاوا اف راکرناوا سرپیچیا بوه بس سببی کو اف حمله برف کیمیه بری یعنی اما بونمونه حتی افروجی هیش الرخ سلیمانی حطلنه یعنی شهیوا دو حتان که پراستی اوی پتا کرونا شلاله که اخستی حیات همیه وکید بجن و طبعا اول کردستانی سرانسری دنیا هر اروپا هر امریکا هر جهه که دیتره هبید اوی تأثیر که گله که مازن کرد یعنی حتی بینی برای خود دایره که 30 سال دوامت خواهد کن عطله بردوامن اوه راستی اوه بو سبب سرکی بس امجدل سپاسی خلقیت خواب کن باور بی که خلیف خواه یترابون یعنی اف سر پیچیت خواه یت چاره سر کرین و چونکی مماوەیەک ئەوانەی کە پێوەری کارەبایان مدلەی مانگێکیان پێدرا پێم وابێ ئەگەر لە ماوەی ئەو مانگە بێن حکوومەت و لایانی پەیوەنددار ئاگادار بکەنەوە ئەوە سزا نادرێن ما ئەو ماوەژی درێژتر لێ کرد و خەڵکی مە ئەبتەهانە ئەوەکی بژن فەرمانگەهێت کارە بێ هاتن و زۆربە هەرە زۆرژی وام خوا ینی وەزعی ئەوەکی بژن ڕاست بەکردنەوە بەس ڕاستی ئەف حەملە ئەوەکو کارتێکردن لێ هاتێکردن ئەف پەتایە کۆرۆنا بوو باشە ئەوە بە نسبەت هاوڵاتی ئاساییە و چی بە نسبەت ئەوانەی کە باخ و مەزرعە و ڤێلا و شتەکانیان بە شێوەیەکی نایاسایی کارەبایان بۆی دابین کردووە و جارانە وترا لە کاتی جەنگ و شەڕا گەندەڵی ئەوەی گەندەڵکار بێت گەشاکە ئێستا بێ بڵین لە کاتی کۆرۆنایە ئەوانەی گەندەڵیان لەسەر کارەبا کردووە و زۆر کەرتی دیکەش بۆیان چۆتە سەر کەی هەنگاو بەرامبەر ئەوانە گیرێتە بەر ئەوانەی کە بە نایاسایی بە شێوەیەکی ناشرین کارەبایان بۆ مەزرعە و ڤێلا و باخەکانیان دابین کردووە
لەم لاشەوە هاوڵاتی باجیەوەدا کە کارەبای نییە. بله کاک یادگار وڵی ئەف ئاخفنە gelek دێتە گوتن و چیت بیت هەندێک شوێ بشکلی نەبیت نەماناوێ هەر مەزرعەکە هەبیت کارەبا بێگومان ئێمەش بە تعمیم قسە ناکەین بەس یت هەین ڕاستە بەس ڕێژە هەرە مازن ماڵن یعنی 64 سەدش پشکدارێت کوردستانی 64 سەدێ ماڵن یعنی هەکەم vêga bê yê zîraî hemiye hesab bikin 2 sedê me zîraîye hey yani ev yê mezra heke bêjin hikûmî teqîben ne 8 sedê ye yê dîtirê pêşesazî û sînaî yani rêja hera mezin ewet mala da vêca li vêrê ne menavê ew 2 sedê yani heke 2 sedê heman bêjin hemî tecawüz evê zîraî jî menavê nabît ew rêja wisa mezin bes ya hey felen jî ya hey خەلکێکی دەوڵەمەند jî سەرپێچیا کردی و خەلکێکی فەقیر jî yê kirî bes em umêdin yanî piştevaniya xelkê xwe em dê vî wezî heta hedekî kontrol ken çunkî xelkê me jî zanît ev dam û dezgehên hikûmî herî wî xelkî ne heke ew xelk nebît ev dam û dezgehe jî nabin hedefa me ne ew em eziyeta xelkêkî xwe bidin belkî em hedefa me ew em pitir xizmeta wî bikin û elhamdülillah xelkê me jî heta hedekî başî harî kare ez bawer dikim vî micalî da jî teqsîriyê nakin û delîl jî ser hindê xelkê xwe hatiye gotî min mîzanî nîne me wekî bêjin destkariya têda mîzaniyet xwe da kirîn an xetê mübaşirê kêşay û me yê bû çareser kirî. باشە هەستەکەن یەکێک لە چارەسەرەکان پێوەری زیرەک بێ کە ئێستا ژمارەیەکی بەرچاوی دانراوە بەڵام ژمارەیەکی ماوە بەهۆی ئەوەی ئاماژەت پێدا ڤایرۆسی کۆرۆنا و ئەو دۆخەی کە لە هەرێمی کوردستان دروستی کرد پێوەری زیرەک چەند چۆتە پێشەوە و چەند کاریگەری دەبێت لەسەر نەهێشتنی زێدەڕەوی و تەجاوزات لەسەر کارەبا و زیادکردنی بۆ وڵاتیان وڵی وەک پیڤەرێ زیرەک ئەس حەسکەم ینی وەکی بژن چونکی پرۆژەیەکە ئەوە یە چارە سەریا کێشا کارەبێ درستی توی پرۆژەیدا دێتاکردن ئەv پرۆژە دێبوومە چکێت ئێک زێدە گاویل سەر شەبەکێ نامینیت بۆچی چونکی ئەف پیڤەرەمەیە بری دانایە سەر عمودی کارەبێ یعنی ئەسڵا مە نەهێلات ماڵێدا ئیدەن ئەvە لێرێ هەر سەرپێچیەکە هات بیتێکردنجیت بردێ کارەبێدا هاتکردن ئەvە ئێک نامینیت یا دوێ vêgavê gelek gileyê xelkî ew bêjît edad naêt yanî sê heyva û çar heyva û pêrana gêşt ev êdî çi edad pê nevên û naçîte çi mala jî serê heyvê kilîkekê ê azê dene kompyûterî dê bi sola vî hawlatî bû me tabeket îdem pê nevêt ev ededê hoyê mezin yê edada biçîte mala yanî bû nimûne me milyûnek û 600,000 pişikdarê dikare bêteyn heke her hezar mala tu bide edadekî menavê em muhtacî 1600 edadanın ev sisteme pê nevêt ev 1600 ew jîmînin ya faydê wê yê dîtirê ew e nahêlît mihewîle bisojît yanî bû nimûne li 2019 1300 mihewîle li Kurdistanê ê hatbûne sotin ev 1300 heke teklîfa wê hesab bike nabera 8 heta 9 milyar dînar dê çûyê dibabûyne îden ev sisteme qebîl naket mihewîle bête sotin dê çiket wextê barê mihewîlê giran bû tehdîdekê dê xtel ser ew pişikdarê li ser wê mihewîlê ka sîhin çilin pêncî malin çendin dê limitationekê an tehdîdekê xte ser va pişikdara nahêlît bête sotin her wisa tiştê dîtirê ku gelekî gayeta serekî jî ew e ku meselen du werzada me kêşa karebê hay em dê bijin zivistanê û ilhavînê el vî haletî dîf ew hebûna karebê em dê şên tehdîdekî dane ser yani bû nimûne mal vêgavê 6 empêrad be an 8 empêrad be em şên bêjnê çi mal 30 empêra zêtir nebe an 40 empêra zêtir nebe fî sebîl saetê hawlatiyê karebê thabit emîne başa ئەم وەزعی کە دروست پرسیارە جەنابی te تمامی نهات طبعا ev وەڵامی ئەوەشم بیتەوە ینی بەکوێ گەیشتووە چەندی بەستراوە بەێ ev پیڤەرە هەمیە گەهشتین یل مەخازنێت هەولێر و سەر محافظاتا تێنە تەوزیعکردن me 253,000 داناین بەس پیڤەر هەمیە گەهشتین بۆچی ئەوێ ینی هەیوانە 75 هەتا 100,000 me dana
بەس بۆچی ئەوێ دیترێت هەیڤ دووەرەش پشتی کۆ ئەف کۆرۆنا هاتی چونکی زۆربەی ئەڤ شیریکاتە ئەژنەبینە پێوەرەکە لە ڕووی مادیەوە هیچ لەسەر هاوڵاتیەکەوێت هیچ هاوڵاتی بیرمە لە بەرنامەی پاسی یادگارە و پرسیارەمان کرد وتان لە ڕووی مادیەوە هیچ پارەیەک لەسەر هاوڵاتی ناکرێت دانانا پیڤەری 1 دینار 1 سنت سەر هاوڵاتی ناکەوی ئەی نرخی کارەباکە دواتر فەرقەکات نەخێر زیاتر بێ نرخی مەبەستم. کارە یا علاقە کەمتر بێ؟ بڤەنینە ئەو وەکی بژن سیاست وەزارەتێ نەخێر vێگاوێ چ گۆڕانکاری سەروێژنای باش. بەس ئەف شریکاتێت و ئەف پیڤەرێت زیرەک دانان شوانە ئەندرایە ئەسپانیا شوانە ئیDM ئایا یابانیە شوانە شریکا زیگوراتە سعودینە ئەڤ شریکاتاش بەر vê petayê wekî bijin neşiya bên yanî heta vêgavê bên jî vê kerentîn bê nekirin îden ev yê bûye sebebê serekî bes nûkecarek adîmeye dest pê kiriye ve û înşallah beriv destpêkeka baştir biçine. باشە جەنابی وەزیر بەنسبەت ینی کاتێک کە پێوەری زیرەک دائەنرێت ئەم سمارتە دائەنرێت کاکرێ بە سیستمێکی هۆشیار هۆشمەند زیرەک بیرتان لەوە نەکردوێتەوە کە ئیتر هاوڵاتی سەردانی شوێنەکان نەکات بۆ ئەوەی پارەی کارەباکەی بدات بە شێوەیەک لە شێوەکان بە شێوەیەکی ئەلکترۆنی بێت بە ڕێگەیەک بێ بە کارتێک بێت بۆی هاوڵاتی هەم ڕابێت بە سیستمە ئەلکترۆنیەکە و هەم سەردانی شوێنیش نەکات سرە بگرێ بەرکەوتنی هەبێت کاک یادگارز بێژم هەر vê hefteyê me li hevlêr wisa vî şikliyê dest pê kirî jî Baş. yanî online şiyet parê xwe bidet باش بەس ئەvە چییە طبعاً ینی وەکی بێژن gelê cara rênmayet me yê حکومەتê bixwat bine rêgir yanî طبعاً kes nayê vî pare yanî vî karî bû te belaj biket بەڵێ Li vêrê me li gel kompanyekê me ev itîfaqa yê li gel kirî yanî pareyekî remzî bû nimûne kabrayekî milyûnek qerdarê karebeye heta biçîte û sirê û xwe bigirî tu ev ez bêjim 1000 dînarekê dê det yanî şûna biçîte wêrê yanî şûna milyûnê de bîte milyûnek û 1000 ew 1000 jî bû wê kompanyaya eva vî şolî bû me diket ev me dîtî û ya hatiye çareserkirin û xelk çêt vê hevlêra paytext evê çareser کەواتە parê bide باوردە وردە مادام باسی کۆمپانیا هاتەناوەوە کە بەرامبەر ئەو خزمەت گوزاری و سرویسی پێشکەشی یەکات ئەمولەیەک پارەیەکی کەم وەرەگرێت کە بۆ نمونە بۆ ملیۆنی 1000 دینار وەرەگرێت بەس ئەو هەکە هاوڵاتی ببێت ینی ئەگەر خۆی بلا بێت. بچیت بەێ باشە بیر لەوە کراوەتەوە چکە وەکو یەکێک لە چارەسەرەکان پێشنیازی ئەمە کراوە لەلایەنەوە کەسانەشی کە شارەزان لە بواری سێکتەری کارەبا بیر لەوە کراوەتەوە لەبەر ئەوەی زۆرینەی بەرهەمهێنانی کارەبا لەلایەن کەرتی تایبەتەوەیە دابشکردنەکە شەرکەرتی تایبەت بیکات و خۆیان سەرپەرشتی بکەن بەێ بێگومان لەژێر کۆنتترۆلی حکوومەت و وەزارەتە بەێ طبعاً چارەسەریا کێشا کارە بێ divê axivna cenabê te îşaret pêdayê بەڵێ ku dabeşkirin berif kertê taybet biçî. باش Bes çêbî li vêrê wextê tu behsê kertê taybet key hawlatî yanî wekî bêjin hederekê jî werbigî. Ez xelkê xwe dinya dikim. Ev kiryare dêt masliheta wî hawlatî dabît û dêt hawlatiya yanî faydê hikûmeta wî jî dabît. Çunki heke ew hawlatî nebît ew hikûmet nabît. Ew hikûmet ya hatî bۆ xizmetkirina wî hawlatî. Ne meqûle vêgavê ev reqemê ez bêjim 44 sedê Karabağ Kurdistanê berzet bît her hawlatekê gulê bidî bijde ev qebîl nîne. Başe kî evê diket her em xwe ne. Çareseriya wê ew e کەواتە چارەسەری بزربوونەکە شەکاتەکە دەستنیمی کردی belê çareseriya Taybet wê bikirê. çunki heke berzebû di her berzebîn hebît. Bes rêje de gelek kêmtir bît deşvê kompanyê ew kompanyê berpirs bît beramberî evê berzebîne evê ek. Du wextê berzebû jî ez ê megawata li ser vê kompanyê hesab dikim. Ez ê parê xwe wergirim. Parê wextê hikûmetê te wergirtin her parê hawlatiye. Çünkü ev ê çît bû xizmeta wî, ev ê çît bû ratibê wî, ev ê çît bû xedematê wî, îden dahatê hikûmetê her dahatê yê hawlatiye. Lewma em dê beriv kertê taybet çin û kertê taybet ne seherê zêde diket, ne istîqlala hawlatî tê te kirin, bilekîs saetê twî dê zêdetir lê ên, demjimêrê hebûna karebî dê zêdetir lê ên, جاران کە بانگەوازی خزمەتگوزاری گشتی بڵاوەکرایەوە بۆی هاوڵاتیان گڵۆپێک کەمتر دابگیرسێنن تا ڕادەیەک بە جدی وەرناگیراوەکو بابەتێکی ئاسایی هەموو هاوڵاتیان زێدەڕەویان دەکرد لە بەکارێنانی کارەبا لەم ژوورە چووە و ژوورە چەندە پێویستی پێ نەبوو گڵۆپەکەی ناکوژانتەوە
ئەگەر ڕادستی کەرتی تایبەت بکرێت پێ دوایە کە بەکارهێنانی کارەبای ناپێویست لەلایەن تاک و هاوڵاتیشەوە کەمترە بێتەوە حساب بەبێ لەسەری وەکو دەرەوە وەکو وڵاتانی ژیان وەکو شوقەکان و سیتیەکانی کە لە شوێنە جیاوازەکانی کوردستانیشان کاک یادگار طبعا ینی کەرتی تایبەت وەکی بژن شتێکی وەکی بژن سەحری وێنینە و ئەvێ معادلە بکات بەس چیە وەختی ئەف کارە بە هەمیت میتەری ڕاچوو دیل سەر هاوڵاتی ئێتە حسابێ هاوڵاتی خۆدێ محاسبە خواکرد ما هەکە داهاتێ هاوڵاتیەکی ئەم دەبێژن 300,000 یان 500,000 ماکە 200,000 بۆ کارە بێچوون ئیدەن ئەف هاوڵاتیە دێ محاسبە خواکرد یا ئەندامێت خێزانە خواکرد بژیت نەمەعقولە ئەم 20 سەدە یان 30 سەدە داهاتێ خۆ بدەنە کارە بێ لەوما دێلڤێرێ ئابووری تێدایەتەکردن کارە خۆدێ وی حالەتی زۆر سپاسانەکەم تۆزێکی تر دوایەوەی هاوکارم دیار جەمال لە سلێمانیەوە وەرەگرم بۆی زانیاریەکانمان پێ بگەێنێ سەبارەت بە سێکتەری کارەبا لە سلێمانی باسی ئەوە شەکەین کەرتی تایبەت بێت ئەبێ بە بەدیلی مۆلی دەشت بەس دواتر قسەی لەسەرەکەین بڵێ بینەرانی زێدەزیز هاوکارم دیار جەمال لە سلێمانیەوە لە گەڵما بۆ ئەوەی زانیاری نوێم پێ بدات سەبارەت بە دۆخی کارەبا لە سنووری پارێزگای سلێمانی و کێشەکان ئەگەر هەبن فەرموو دیار یادگار سڵاوت لێبێ من لەوە دەست پێکەم یانم خەڵکی پلەی گەرمایەندە بەرز بۆتەوە خەڵکی لە دەرەوە پێویستی بە فێنکەرەوە بێت جا لە ژوورە لە ناو ماڵەکانی خۆیان بۆیە بە پێویستەی بەرپرسانی کارەبا ئەم لە شەو ڕۆژێکدا لە 24 کاتژمێرە 14 بۆ 15 کاتژمێر کارەبا درێت بە هاوڵاتیان بەڵام هاوڵاتیان زۆر جار بەگرین لەوەی کە کاتی پسڕانی کارەبا بە جۆرێکە کە وای لیان کردووە کە گەرمانێ ناڵێ کە تەحمولیان نەمێنێکە لەوەی کە توانایەوەیان نەمێت کە بەرەنگاری کارەبا بنەوە چونکە ڕاستی پسڕانی کارەبا لە کاتێکی درەنگات هاوڵاتیانی بە شێوەیەک ناڕەحەت کردووە کە ناڕزایی دەرببڕن و چەندی کەس ڕۆژانە پەیوەندی ئەکات بۆ ئەوەی کە قسە لەسەر کارەبا بکەین چکە پسڕانی کارەبا لەو کاتانە و بە تایبەتیش هەڵکردنی مۆلیدەکان هەندێک هاوڵاتیە کە باری دارایی خراپە یعنم 2 ئەمپێری هەیە 2 ئەمپێرەکە یان ناتوانێت کە بۆ نمونە شتێکی ئامریکی فێنەکەرەوە هەڵ بکات بۆ ئەوەی کە بتوانێت فێنی بێتەوە لە ماڵەکانی خۆیان بۆیە هاوڵاتیان بەگلین لەوەی کە کارەبا لە پێدان لە درنگانێکی شەو زۆر جار ئەپسرە ئەمەشمایی دەبێتە مای ناڕەحەتیەوان لەمان کاتەکە بەشێک لە هاوڵاتیانی پابندی ئەوە نابن کە لۆدێکی زۆر لەسەر کارەبایە لەمان کاتە لە سنووری پارێزگای سلێمانی یعماڵی وا هەیە کە 4 ئامێری فێنکەرەوەی هەر چواری لە کاتی هەڵکردنی کارەبا یان هەر چواری پێیەکە ئەمە شوای کردووە کە لۆدێکی زۆر لەسەر کارەبا دروست بێ ئەمە لەلایەکەوە لەلایەکی دیکەوە ئامێری زیرەک لە کۆی 600 بەڵام 10,000 هاوبەشی کارەبا کە لە سنووری پارێزگای سلێمانی هەیە تاکو ئێستا 85,000 کەس 85,000 ماڵ ئامێری پێوەری زیرەکی بۆ دانراوە و لە سبینەوە دەست دەکرێت بە دانانی پێوەری زیرەک بە تایبەتی لە گەڕێکی بەختیاری دەست پێکات چونکە لە ماوەی ڕابردوودا بەوەی کۆرۆناوە دانانی ئامێری زیرەک ڕاوەستا و بەڵام لە سبینەوە جارێکی تر لە گەڕێکی بەختیاری و دەست پێکا و تیمەکانی کارەبا دەستەکەن بە دانانی پێوەرەکە و ئەوان باسییان لەوەش کرد کە دانانی پێوەری زیرەک کاراسانێکی باشە بۆ ئەوەی کە ئەو لۆدە زۆری لەسەر کارەبا هەیە ئێستا کەم بێتەوە و بتوانێت بە ئێستا گەر 14 بۆ 15 کاتژمێر کارە بدرێت ئەو کاتە زیاتر کارەبا درێ بە هاوڵاتیان و ئەو لۆدە زۆرەش دروست نابێن و گرفتێکی دیکە لە سنووری پارێزگای سلێمانی منەمێ باسی بکەم مۆلیدەکان هیوا هەیە کە سێرکەی پابەت نابێت بەو هەرچەندە لیژنەکان بە بەردەوام چاودێری مۆلیدەکانەکەن بەڵام هیوایە لە کاتی خۆی کارە لە کاتی پسڕانی کارەبای نیشتیمانی مۆلیدەکان بەکار ناخێن سێرکەی 10 دقە بۆ 15 خولێک دواکە ئەمەش وا دەکات کە هاوڵاتیان لە هەمان کاتە نیگەران بکەوە لەمان کاتە باسی ئەوە شەکەن کە هاوڵاتیان ماڵی وایە بۆ منە 4 ئەمپێر کارەبای ڕاگەشە سەریکەی هەر 4 ئەمپێرەکەی پێ ناگات ئەمەش هیچێکە لە گرفتەکان کە دووچاری هاوڵاتیان بۆتەوە. بەڵێ دیار جەمال لە سلێمانیەوە زۆر سوپاس بۆ زانیاریەکانت دیارە زانیاریەکان بۆ من زۆر گرنگ بوو چونکە ئێستا لەگەڵ جەنابی وەزیرە ئەو زانیاریانەی ئاماژەت پێدا چ بە نسبەت کەمی کارەباوە چ بە نسبەت پچڕانی کارەبا لە درنگانێکی شەودا چ بە نسبەت مۆلیدەکان کە پابندی ئەو کاتە نابن لە کاتی خۆیدا کارەبا دابین ناکەن و چ بە نسبەت دەستپێکردنەوەی بەستنی پێوەری زیرەکەوە زۆر سوپاسانەکەم دیار ماندوو نەبن لەشتان ساغ بێ.
بەڵێ ئەزیزان لە دهۆکەوە هاوکارم مەسعود محەممەدم لەگەڵە بۆ ئەوەی ئەویش هاوشێوەی دیار لە سلێمانی نوێترین زانیاری بۆ ئێمەی بڵین بۆ ناو بەرنامەکە لەگەڵ جەنابی وەزیرە و بۆ بینەرانیش بگوێزێتەوە پێم وابێ کاکە مەسعود میوانێکی شێ مەسعود شاشە بۆ ئێوەیە فەرمونون. بله دمی باش بیتن یادگار دیره که آریشا کار بیان آریشا که دیر و دریج ولاتیانه 29 سال در باز بهتانو که آریشا بردوام یا هی لیست خازم به بجم يعني بتقال داز بكربون كابينة هي حكومة تاريما كردستان هاولا وچند يدان كواف آريشا قالك كم ببنو خو رحنا جاف صلاة اگرام براورد كت قال سال در بازبوي بين يعني هندك صلاة دويدا ماست دام كو بلينجر ماتل بلنترين استان يعني هندك جران دوان في مهدا يعني سال در بازبوي حتى كو 24 دمجمر ده حتى كو 10 دمجمر كاربان اجتماعي بولاتيان تدان لداف صلاة خوشبختانه يعني دويدا ماست دام سنور پارزگاه دو که شب و روزادا نزدیک 16 دمجمر کاربان اجتماعی بولاتیان تدانه اوه چند ناگند که ماسینینن لبراورد گل سالن در بازبی پنگاون باش شاتی نهاوتنه تایبتی زیدگاوین سرکاره بدل سنور پارزگاه دو که جاره کو گلک باغ و مزرعه و بجم جهن تایبت ولاتیان هناك بگمان زیدگاوین سرکاره بهات کرن جبر وجی میهوانه که من هيا کو اوجه هجا سفر طيب او ريفا بري دبش كنا كاره بال دهوك زتر ماغويتن سيدا بخيراتي خازم يعني بپرسب كم سنور پارزگاه دهوك اف چاك سازيات بوره سکتر کاره بدهات کرنه وكو پنگاون وهاوتين وان چند مهن در باز بوده کش کرما کوشی آمار بيجي و چكريا هلبت چاکسازی وقتی بردوام بن انشالله نتیجه جدید باش بن السنور ما هوا نهلانا زیدگاویا بردوام بیه نکوده بجمه دست بکه یا بردوام بیه ما طار دا حتی وگوی پترجی هزار پشکدار مکه هر بوان یا بری و ما غرام کریم زروشه روشا کاربی بگشتی دهو که چه روشا کاربی وکی دبیجین همی هما کردستانه تایبتی دم جمیرت کاربی وقتی تنه دابین کرن هلبت هری که حساتا خویا هی یا دهو که 24.9 وگاوه پترش 15 دم جمیره کاربا ما هی وگاوه زور باشم گلک زورا بری چند ساله که و حرف آریش بردام هویه آیا وگاوه پیوندیه هوت گل موالیدین اهلی یا چه گلک زورا گلک که تهنید کاربا اون قطع بو پیوندیک نو برای هک واف آریشه کو تایبتی ورزی هاوین دا پلنگر میگلک بلندن دا کش هلبت هبونا مولد آریشه کا زورا مزنش لایه دبیجین شولکر نوانا چون که تو حساب که مولده ولتیاوه 220 ولتا اگر گلک چی 300 متر زیاده ناشیتن اما اگر ام صح کنی وگا گلک جهاب پترش مترکه ولتیا چوی او ولتیا نزمت بیت پرانیا دبیجین هاولاتی وگا او گاز دیال سر هی ولتیه ام گلک موالداش زیاد بکین دی سر حساب هنده بیکو او دو کیلو او دنگر اشتات مالت خلک دا جبهنده براستی آریشه که زور حتی نو که 400 نبیه و چندین ساله ام همیت نالینش بر و کشا موالیدا هم دنگ هم کریاوه گرانه هم دو کلاوه راستی اگر تو برای خود باجر دو کس پیدا یاد دو بین هر وکی عصمانه که جدای هی یه دو کله پرسا گودی بکرتیب کمش کارم خو تیتا گوتن کو افکار با باش دهوکیش پرزگه ها هولری تتویری طریق دا گلک کار با دهوکی بهدر چیتن آیا افچاره سریاوش آریشاتی کردن هلبت هدر چونا کاره بیل همی جهای هی هدر چونا هنده کشونه یا کو یا فنیه تکنیکی یا هلبت نشین بجیم درستی هات چرا سر که بس ما کاری که زوره باشیه سیستم 33.4 ما کارین دو که پرانیا پروژه و برهنانه سیستم 33.4 او خوب بیت اگر توفیر کنه یا کار به چون که گلک براوردی اگر تو کی ده دابشی سه کی یا کو 11 کی ویدا چیز برنده اگر نجی پروسید باجر دو که دگلا پیتی گلک ویزگاه ها بیتن وگاوه تقریبا امشی بجین ام مستقرین زور سپاس بام بله داوود خازم مجافی چندم که من سنون پرزگاه دو کسی پروژه گرینگت برای مینانا کاره به نکو اوجی وزگه ها کاش یا برای مینانا کاره به که 1000 مگاواتی ال نکات ویدا میداش برنده خیران آن ابون استمانی دیارتونه 100 مگاوات کاره بتونه برای مینان بعد رجی 105 مگاواتی هست تشتی هری گرینگ که حکومت ما کردستان کال سرکیات پروژه هایدرو پاور دیره لوکه که اوجی 37 مگاوات کاره برهم تینیتن دست کاربون تمام اگه برهم اینانا کاره بکن بگمان ده هرما کردستان رنگ پرزگاه دو که جیب تمامی شاریش کاره به 4 سر بیتن بەڵێ هاوکارم مەسعود محەممەد کە لە دهۆکەوە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ میوانەکە شت ماندوو نەبن جەنابی وەزیر بێمەوە خزمەتی ئێوە
زۆر جار کە باس لە دابشکردنی نەوتەکرێ ئەوترێت پێویستە لەو ناوچانەوە دەست پێ بکرێت کە وەرزی زستان سەختەتیایاندا زووتر دەست پێیەکە درەنگتر تەواو بێ بە نسبەت کارەباشەوە کە باس لە دۆخی کارەباکرێت خۆتان نەزانن گەرمیان دەڤەری گەرمیان بەگشتی دۆخی زۆر جیاوازە لە ناوچەکانی دیکە یعنی ئەگەر لە شوێنەکانی تر ڕەنگە لە شەودا تۆزێک کەشووە واکە فێنک بێت ئەوان لە شەوە گەرمتر ئەبێت بیر لەوە نەکراوەتەوە لە ڕووی دابینکردنی سوودمەندبوون لە خزمەتگوزاری کارەبا فەرق و جیاوازیەکیان هەبێت لەگەڵ شوێنەکانی دیکە نەکرد گەرمیان تەواوی ئەو شوێنانی کە گەرماکە تیاندا بەتینە و هاوڵاتیانی بێزار کردو بە تایبەتەوەی کە لە درنگانێکی شەودا کارەبا دەبڕێت مۆلیدەکان وەکو دیار ئاماژەی پێدا زۆر جار ینی ئەبینین خۆمان بینی ومانە دەقەت چارێکی درەنگتر کارەبا ینی مۆلیدەکەی دەخاتە گەڕ دەخاتە ئیش ئەمانە چۆن چارەسەر بەڵێ طبعا کارە هەر پارێزگەهێکی یان هەر حسا خۆیە هەی بڵێ طبعا vê حسەی وەختێ توش جهێکی بدایە جهێکی سەر حسابا شتێکی ترێ ژبەر و گەرمیان خوا وەک پێتیڤە توێت کارە بێ زۆرنینن ڕاستی ئەکە تو بەراورد بکەیت گەل سلێمانیە یان هەولێریانەوە لەو ما تایبەتمەندیەکە خاصمە وەرزی هاوینەیە دای گەرمیان و ئەس باوردکەم ژی هەتا حەدەکی ئەو ژ پێت قانع بووینە و چ تەسیر الجهة دیترێ نەبووینە چونکی وەختێ جهێکی تە کێشە هەبیت لازم تە هەندێک ڕێکی چارەسەریەژی بۆ هەبن ئەس بژمە هەتا حەدەکی ئەvە وەزعێ گەرمیان مەلبەرچاو وەرگرتی و قەناتێک بوانژی هاتی ئەو ئیجرا مەبووکری باشە چی بە نسبەت مۆلیدەکانەوە ینی زۆر جارەوترێ پابند نین لیژنەکان چۆن چالاکتر ئەکرێن بۆ ئەوەی مۆلیدەکان پابند بن یان ئەو ڕێژە کارەبایی ئەو سعاتی کارەبایانی کەدانراوە هەندێک جار نادری ئەوترێ بێت 5 ساعت بدرێ سەرەکی 4 ساعتە وەکە قسەشیان لەگەڵەکرێت ئەڵێ ناوکاری ناکرێن لە ڕووی سوتەمەنیەوە و مۆلیدەکەمان خراپە و لۆدی لەسەر و ینی کۆمەڵێ پاساوە هێننەوە کۆمەڵێ موبەڕیرە خەنەڕوو سەبارەت بابەت مۆلیداتت ئەهلی بڕاستی فورمەلەیەکە هەی وەزارەتێ بۆ سەرانسەری هەرێمی ئادانایە هەمی وەکی بژن دووەک هەولێر سلێمانی گەرمیان نەفسی معادلەیە تنێ دوو فاکتەرێت تێدا هەین تێنە گوهارتن و ئەوەن بیتە سەبەبێ یعنی سعرا ئەمپێری زێدە بیت و کێم بیت ئێکیشوان ئەوە و کانێمە چەند کارە با نیشتیمانی هەیڤێدا دایە هاوڵاتی و مۆلیدێ چەند شول کریە ئەو ڕێڤەبەریە کنترۆلی کتابەکە ڕسمی تینیت بێژیت هەندە سعاتە مۆلیدا گەرمیان یان لە هەولێر یان سلێمانی یان دهۆکێ شولکیری ئەوە ئێکیش فاکتەران فاکتەرێ دوێ ڕێڤەبەریە دابشکردنا سوتەمەنیە لە هەر پارێزگەهێکی دیسا کتابێتین بێژیت نرخێ یه لیترا گازê vê heyvê vî bajarî hindê bûye ev her du reqema daxil ken û muadile emperê molîdê derkevî vêca kêm zêde taban ev êkiş kêşa bara pitir ev wekî bijin parêzgeha dihok ji ber ku masfa û ew têdanîne sehra gazê zêdetir e ev gileye berdewam li wêrê pitir çêt bî boçî çünkî هەولێر و سلێمانیە بۆ هەر سعاتەکە مۆلیدە شۆل کرد تقریبا 33 دینارە بەس دهۆک چ جارە 40 دینار بەردەوامی و گلەییان هەبوو ینی بۆ ئەم پێرێک 14000یان داوە 16000یان داوە 17000یان داوە ویجا ئەوە ها سەبەب ئەوە وەکی بژن دایە ڕۆم بیل دەفوان ینی بۆ نمونە لە هەیوا چۆی 6 سعاتام دەبێژن مۆلیدە سەرانسەری کوردستانی شۆلگیری هەولێر و سلێمانی دەبێژی 6 فیسی في 24 ساعات يعني في 33 دينار بس الدهوك دا چه بيجن دي بيجي 6 في سي في 40 اذا اف فرق قوي الفيري در كفيت دا خوازش برايت خويت باريزگار كان بو كنترولا في رقمي هر چونه بي نزيكي ايك بيت ام لا بيجن بلاني وكي بس حقي خويا نقليب نزيكي ايك بيت بس يادي تري بابت كاركردنا موليدا و طبعا هر باجيره كي لجنا خويا هي داواکاری گشتیه تێدا هەند مەجموعەکە داوایرێت ئەوێت پەیوەندیدار یەلگەل ئەنجومەنێ پارێزگەهێ تێدا پارێزگەهە بخۆیە تێدا ئەوە ڕاستی ئەوەوەکی بژن مەسئولیەت ئەوانە کنترۆلا ئەوە مۆلیدا بکەن باشە جەنابی وەزیر ینی کاتێک باس لەوە کرا کە تەبەن چەندین جار لەلایەن بەرپرسانی باڵای حزب و حکوومەتی شەوە باس لەوە کراوە کە کێشەی کارەبا چارەسەر بێ کێشەی کارەبا تەنانەت بووە بە باسی
نوکتە و پێکەنینیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. بابەتێکی دیکە کە سەرنجی منی ڕاکێشە وتیان کاتێک کە بۆ نمونە باس لەواکرێت کە مۆلیدە ئەهلیەکان بکرێن بە کاتم و بێدەنگ پێچێت حکوومەت یان شارەکان بەنیاز من هەتا ئێمە ئەتیمادمان لەسەر مۆلی دەبێت بۆیە یکەن بە کاتم و بێدەنگ ینی شتێک نییە دەستبەرداری بین. پرسیارەکەی من ئەوەیە کەرتی تایبەت بێتە ناوەوە جێگەیەک بۆ مۆلیدەکان ئەمێنێتەوە یان ئیتر تەواو ئەوان کۆتاییان دێت. کاکێ یادگارمە گوتی کەرتی تایبەت چیکە تاان کەرتی تایبەت نابیتە بەدیلێ وەزارەتی ئەوە باشە چونکی ژێرخانە و محەتات و خطۆت و مەعالیات و بینایەت و هەموو ستافی مەیە هەمووی حەزرە و هەمووی مەیە تەنها دێ خزمەتێکی پێشکەش کرد بەرامبەری ڕێژەیەکیش داهاتی وەکو کۆنتراکتێکە دەگرێ بەس ینی چاوا vێگا بژم 44 سەدەیە کارەبامەیە بەرزت بیت شینا 44 سەدەیە بێژمە vê کۆمپانیە 10 سەدە ئەم 15 سەدەی بۆتە تابانی دیترێ هەموو ئەوە بەرزە بوومە بزڤریت ئەvە فایدەمەدایە یا دیترێ جەنابتە بەحس کرد و وەختێ بژین کاتم معناوێ ئایا مۆلیدە دێ هەرمینە نەخێر بابەتێ ژینگە هەیە ئەڤەیل بەروەرگرتی ئیزعاجا دەوروبەرێت ئەوە دووروبەرێت و مۆلدایەت هاتنەکردن بەس دا بەرسڤە ینی بۆ بینەرێمە یا ڕوون و ئاشکرا بیت ئەبرو ئەمێ بەحسێ 4000 مێگاواتت کارە بێتکەن مە 3100 هەین ئەرێ کێشامە ینی هەکە ئەم پرسیارێکی بکەن وەک وەزارەتە کارە بێ مەژێرخانە بەرهەمێنانە کارە بێ چەند هەیە ئەڤرۆ ئەس شێم 6700 مێگاواتت کارە بێ بەرهەم بینم یعنیش خواستا مەژی زێدەتر ئەوە هاوڵاتیژی پێوی زێدەتر بەس پرسیار کەواتە وێزگەکان بە کەفاەتی خۆشیان کار ناکەن لە ئێستادا ینی بەو کەفاەتە 100% کە 5 سەدەی شولیدا 45 سەدەی بەس لێرێ پرسیار ئەوە ئایا پاوەختێتە ژێرخانەیەک 6700 مێگاوات هەبیت بۆچی 3100 کێشە سەرەکیە زیاتریانی کێشە سوتەمەنی ئەوە کێشەکە سەرەکیە چونکی ینی ئەو غازال بەردەستێمە تنێ تێرا 20 وحدات کرد مە 38 وحدێت هەین ینی حساب کە 20 ینی تقریبا ئەشێ بژمەتە نیڤێک وحداتت مەیش دەرڤە ئەوێ چی بدی پرسیار ئەوە بۆچی هین مثلا ئەم هەکەم بەحسی محەتێ دوک 1000 مێگاواتە 9 مێگایت شولیدا لازم ئەس چ بۆ دابین کەم ئەس سوتەمەنیە بۆ دابین کەم هەتا ئەس بۆ 8 وحدا سوتەمەنیە دابین کەم ڕۆژانە 6 ملیۆن و 900,000 لتر دوێن 6 ملیۆن و 900 بێژە 7 ملیۆن لتر هەکەم نیف دۆلاری بیت یعنی ڕۆژێ 3 ملیۆن و نیف بەس بۆ 24 ساعتە بەس بۆ گازێ فیسی ڕۆژکە ئەوە 100 ملیۆن ئیدەن وەختێ ئەس رابم ئەوە 100 ملیۆنە بتنێ بەس بۆ دیزلێ بۆ محەتایەکێ پەیداکەم دێل سەر حسابا دام و دەستگێت مە دیترێ وەزارەتی دیترێ بیت چونکی داهاتێ هەرێمەی سنووردارە ینی نابیت تو کێشت وەزارەتێکی سافیکەی سەر حسابا وەزارەتی دی لەوما ئەو داهاتێ بەردەست وسە تەنسیق وسا اتفاقاتێکیم کو هەمی وەزاهەرێکی ڕێژە خۆ تێدا هەبێت. باشە کاک کەمال من کاتم زۆر کەم ماوە کۆمەڵێک بابەتیش ماوە لەگەڵ جەنابتان باسی بکەم بەڵام پێشەوەی بچینە سەر ئەو بابەتانە پێم خۆش بوو سەرنجی جەنابتان و بینەریش بۆ شتێک ڕابکێشم ئاماژەت بەوەدا کاتێک باز دێتە سەرباسی مۆلیدەکان باز دێتە سەرباسی ئەوەی کە کاتم بکرێن بێدەنگ بکرێن لە ڕۆژینگەیەکەوە سوودیان لێ ببینرێت و زیانەکەیان کەمتر بێ بەڵام دیسان باسی نرخت کرد یعنی ئێستا لە هەرێمی کوردستان هەندێک لە مۆلیدە ئەهلیەکان هەمویانە هەندێک بە دەر لە ڕێنماییەکان پەنابەنە بەر بەکارهێنانی ئەم جۆرە لە گازوایل کە یەک خراپە دوو کەڵەکەی زۆر زیاترە سێ دەنگی مۆلیدەکە زۆر زیاترە کات چوار لە ڕووی ژینگەییەوە واکات لە داهاتووە زیانی زۆر بەر خۆمان و خێزانەکانمان بکەوێت تەنها تایبەتمەندی ئەمە ئەوەیە کە هەرزانە چۆن وا ئەکەن لە جیاتی ئەوەی پەنا ببرێتە بەر ئەم گازوایلە پیسە گازوایلێکی پاک بەکار بێنرێت چونکە لە ئەنجامە هەر زیانی هەیە بەڵام هیچ نەبێت زیانەکە زۆر کەمتر بێت و بۆنە ناخۆشەکەش کە ماوەی ڕابردوو لە هەولێر بڵاو بوویەوە قسە لەسەرەوە کراکە لە ینی لە ڕێگەی پاڵاوگەکان وانەوە و دەکرێت بەمە بوترێ گازوایل یانەمە شتێکی ترە وڵی کاک یادگارە هەماش ڕەنگەوێ دیارە
کانێ کیش گازە و کیش ڕوونە ینی دوێ سۆتیە ئەvە یەکی یا دوێژی باوەڕ بکە ئەv ڕەنگە ینی هەر ینی ضەمیرێ وی کەسی ئەوێ قبیل کات ئەvێ چونکی ئەvە هەل گەڕەکێکێ بچووکێ تێدا مازنێ تێدا نساخێ تێدا ینی vێت مراعاتاوی بکە توێ حەقی خواردگیری دێ بۆچی وەکێک و ینی وەکی بژن دلێ خەلکی خۆ پێلی دلێ ینی ضەمیرێ خۆ نەمرتاحکەی ڕەب العالەمین محاسباوی خەلکی مادەم تو حەقی گازا دروست وەرگیری مەفرۆزە تو گازا دروست سۆژی دا تەسیرێ خەلکێکی دیترێنێک باشە پرسیارەکە ئەوەیە چۆن ئەتوانن ئەمە بەکاربێن و محاسبە نەکرێن و دوو سەرچاوی ئەم گازە پیسە لەکوێوەیە چۆن دەستیانەکەوێ ئەوان ئێمەش پرسیارە وڵی کاک یادگار نزانم ینی تاان مەسفامە دوو مەسفایت هەن کەلک و بازیانن بەس گەلە مەسفای دیتریت هەینیت وەکی بژن نەیاساییژیت هەین بجە ئایا شواراتینن ئایا دۆنیتکەنە ناوگازێ و ویشگلی دەردکەویت ینی ئەوێ ئەنیە تا خراپ هەویت ئەس باوەڕکەم دی گەلک فەند و فێلاکەت و هەتا تشتێکی وساب دەست بکەوی باشە کۆتا پرسیاری من بەنسبەت بابەتی ئەو وێزگانەی کە لە ڕابردوودا پشتیان پێدەبەسترا وێزگەی کارۆماییان پێدەوترا پێم وابێ لە دەربەندی خان هەبوون لە دوکان هەبوون ئێستش ئەوی دێرەلوک لە ژێر کارکردندایە و هێشتا تەواو نەبووە حکوومەتی هەرێم ئێوە وەکو وەزارەتەکەتان تا چەندە لە بەرنامەتاندایە پشت بەو وێزگانە ببەستن کە بە ئاو ئیش ئەکەن ئەوە لە ڕۆژینگەیەکەشەوە باشترە و دۆستی ژینگەن و ئەوەی دێرەلوک بەکوێگەیشت و زۆر بە کورتی وێ سپاسدانە وڵی کاک یادگارمەگوتی کێشە مە سۆتەمەنیەدایە سۆتەمەنی ژیل بەردەستمەنینە لەو ما وەکی بژین هەزر بەدائیلا کردینە و ئەم احتیمادێ سەر هەندێک ژێدەرێ دیترێ بکەن احتیمادەمە سەر غازێ و دیزلی نەبیت لەو ما 1000 مێگاواتش هەلمێ 500 الکار 500 القەیوان هەروسا 300 مێگاواتی دیێت ئاوێ کو دیسا بێ سوتەمەنی 165 مێگاواتی دیرێت گەرمیان ئەو غازاتی تێنە سۆتن 75 مێگاواتی دیترێش تاقە شەمسی دو و هەولێر و سلێمانیە و یە دێرالوکژی ئەو پرۆژە سەر قەرزە یابانی یەتێتە ئەنجامدان تقریبا 72 ئەو پرۆژەیە دیمایکشی هاتی تنێ ئەف کێشە کۆرۆنا بوو کوش هەیوا دووەرە ئەف ستافی ئیرانی زڤڕین ئەڤرو گەل جەنابی وەزیرێ نافخۆ ئەڤە مایەکیری چێبیت vê heftiyeda ew stavcareka dî dizivirteve em omêdin ku heta sala bêt heyva heşt heyva hejdeh em evî projeyê jî dîmayîk bînin. سپاستانەکەم جەنابی ئەندازیار کەمال محەممەد وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان زۆر زۆر سپاس بۆ و کاتی بە ئێمەت بەخشی سپاس بۆ زانیاریەکانت بەو هیواین کە ئێستا دوو مانگیەک و شتێکمان چەند ڕۆژێکمان ماوە بۆ وەرزیزستان ئەم ساڵ بە هەماهەنگیەوە لەگەڵ وەزارەتی بازرگانی چیتر ئەو هەموو هیتەرە نەیەتە ناوە چیتر ئەو هەموو ئامێرە نەیەتە ناوەوە کە لە ڕووی کواڵەتیەوە زۆر زۆر نزمن زیانێکی زۆر بەکارە باگەێنن کێشە بۆ ئێوە زیاتر ئەکەن و هیواداریشین لێرەوە دیسان جارێکی دیکە داوا لە جەنابی وەزیر و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانی شەکەین لەبەرەوەی ئەمە بۆ مناڵەکانمان خراپە بۆ بڵاوبوونەوەی شێرپەنجە خراپە بۆ کەش و هەوا خراپە بۆ کوردستانەکەمان خراپە بۆ گەڕەکەکانمان بۆ کەسانی بەتەمەن بۆ داهاتوومان خراپە حکوومەت بە دوواداچوونی زیاتر بکە سەبارەت بەو پاڵاوگانەی کە بە نایاسایی ئەمە بەرهەم دەێن و دەیکەن بە قوڕگی مۆلیدەکانە و مۆلیدەکانیش دەیکەن بە دووکەڵ و دەرخواردی خەڵکی ئەدەن چارەسەرێکی بۆ بدۆزنەوە و ماندوو نەبن هاوڕێیان جەنابی وەزیر دووبارە زۆر زۆر سپاس دەست خۆشکە ئێوە و کوردستان لە ئەمانەت ماڵتاناوە.